جارێکی دیکە پرسی پۆستی پارێزگای کەرکووک دەبێتە باس و خواستی نێوان پێکهاتەکان. ماوەی چەند ڕۆژێکیشە عەرەبەکانی کەرکووک ناکۆکیەکانیان لەسەر ئەو پرسە زیاتر بووە. دژ بە یەک بەیاننامەی جیاواز دەردەکەن و بەشێکیان پشتگیری لە مانەوەی ڕاکان جبووری دەکەن و بەشێکیشیان دژی مانەوەی وەستاونەتەوە. هاوکات تورکمانەکانی شارەکە وەرگرتنی پۆستی پارێزگاری کەرکووک بە مافی خۆیان دەزانن و پێیان وایە ئەوان وەکو پێکهاتەیەکی سەرەکی شارەکە دەتوانن ئەو پۆستە وەربگرن. ئێمە بۆ ئەڵێن بە تورکمان دێ لە پۆستی مەحافز لە کاتی حزبی بەعەز خۆتان ئەزانن هەمووی محافزەکانی کەرکووک لە دەرەوەی کەرکووک بوو، کەس لە خەڵکی کەرکووک نەبوو. ئەوە یەک. دووەمین هەموویانش عەرەب بوون. دوای 2003 حتا 2007 ئیدارەی کەرکووک محافزەی کەرکووک لەدەست برادەرەکانی کورد بوو. ئەو دوو قەومیە فرسەی خۆیان وەریان گرتووە، ئەبێت تورکمانیش فرسە وەرەگری. ماوەی زیاتر لە 3 ساڵە ڕاکان جبووری کە پێشتر جێگری پارێزگاری کەرکووک بوو بەهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە بە وەکالەت ئەو پۆستە بەڕێوە دەبات. هەرچەندە کۆمەڵێ مەلەفی گەندەڵی لەسەرە، بەڵام تا ئێستا لە پۆستەکەی ماوەتەوە. پەرلەمانتارێکی یەکێتیش ئەو پۆستە بە مافی کورد و لە نێو کوردیش بە مافی یەکێتی دەزانێت وەری بگرێتەوە. ئێمە لە پێشتریش داوامان کردو و هەتا ئێساش بەردەوامین لەو داواکاریە کە ئەو پۆستی یەکێتی نیشتیمانی کوردستانە پۆستی کووردە و لە ناو کووردا پۆستی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەپێی ئەو استحقاقاتانەیەکەوە هەم لە قەوائمی ئەنتیخابی پێشتر هەبووەوە بە خۆتان ئاگدارن پێشتر چەندین مفاوەزات کراوە لەگەڵ لیستی برایەتی کەرکووکا بۆی بگەڕانایەتەوە بۆ کەرکووک و جارێکی کە پارێزگار دابنرێتەوە، بەڵام بەداخەوە هەم بەهۆی تاخیربوونی گەیشتن بە ڕێککەوتنەکان و نەمانی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەم دەرفەتەوای کرد کە لابچێتەوە و ئێمە بەردەوام وتومانە یەک ئیتارێکی دەستوری هەیە بۆ چارەسەرکردنی کێشە داهاتۆکانی کەرکووک، ئەویش لە چوارچێوەی مادەی 140، بەڵام بەگشتی ئەبێ هەموو پێکهاتەکانی کەرکووک نوێنەرایەتی بکەن لەو شارە و کاتی ئەوەش هاتووە پێداچوونەوە بە پۆستە ئیدارەکانی شاری کەرکووک بکرێ لە هەموو لایەنێکەوە. لە دوای 16 ئۆکتۆبەر و دەرەهاویشتەکانی ئەو ڕووداوە کورد بە پۆستی پارێزگاری کەرکووکەوە دەیان پۆستی ئەمنی و ئیداری لەدەستداوە بەهۆی ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتیش نەتوانراوە ئەو پۆستە بۆ کورد وەربگیرێتەوە. هەرە ئەمەشا وای کرد تا ئێستا ڕاکان جبووری لە پۆستەکەی بمێنێتەوە و کوردیش نەتوانێت ئەو پۆستە بەدەست بێنێتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.